گوڵ کە مەیلی دولبەری بێ مشتری پەیدا ئەکا دڵ کە کەوتە عیشقبازی زاهیدی ڕسوا ئەکا ماڵەکەم دارت جنونە خەستەخانەم بۆ ئەبەن عیشق دەردێکە کە 200 سەر تەبیب شەیدا ئەکا بمکڕێ چەرخی زەمانە گەر لە خەمسەهوێ زلە بۆ مەتاعی بێبەها کێ مامەڵە و سەودا ئەکا بۆیە عوریان ناگەڕێم داوێن ئەگەر پڕ بێ لە خوێن ڕەنگی ئاڵواڵی لێوی دولبەرم پەیدا ئەکا ناوێرم هەرگیز خەیاڵی لێوی تۆ بگرم لە دڵ چون وتارت هێندە تاڵە دڵ تەواو ڕسوا ئەکا گەر تەماشای جێدەمی تیغی برۆی خۆی کا لە دڵ عاشقی ئەبرۆی ئەبێ هەر خۆ بەخۆ هەیجا ئەکا قانعی چون کەوتە فیکری دولبەری کوشتەی بەخەم کوشتەی یارن لە گۆڕا دەردی دڵ ئینشا ئەکا